شتانە بەڵام ئەتوانم هەستی پێ بکەم لە پشتەملەوە شتی خراپ ئەڵێن ئەمە لۆراگاوە خەڵکی شاری وهانی چینە بەڵام ئەو ئێستا لە شاری سان فرانسیسکۆی ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا دەژی ئەو بەڕێوبەری پرۆژەیە لە کۆمپانیایەکی تەکنەلۆژیە وێنەکێشە و کاری نووسینیش دەکات لۆرا خێزانەکەی لە شاری وهانی چین و لە ڕێگەی سولی تایمزەوە چیرۆکی ژیانی کەسوکاری لە ماوەی کەرانتینە و ڕووداوەکانی کۆرۆنا دەگێڕێتەوە لەگەڵمان بن بابزانین لۆرا لەو بارەیەوە چیمان بۆ باز دەکات سپاس لۆرا کە قبوڵت کرد چاوپێکەوتنمان لەگەڵ بکەیت و ڕوودا و چیرۆکی خێزانەکەت و شارەکەت لە ڕێگەی سولی تایمزەوە بگێڕیتەوە بۆ ئەوەی ئێمەش سوودمەند بین لە ئەزمون و هەوڵەکانی حکوومەتی چین و بە تایبەت خەڵکی وهان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. تۆ خەڵکی شاری وهانی کە ڤایرۆسەکە تێیدا بڵاوبۆتەوە هەست چۆنە کاتێک خەڵک دەربارەی وان پرسیارت پێەکەن ئامە کاریگەریەکی وای دروست کردووە لەسەر ژیانی ڕۆژانت لە ڕووی کۆمەڵایەتیەوە؟ Yeah, when people have heard that I'm from Wuhan, I currently live in بەڵێ من خۆم لە سان فرانسیسکۆ ئەژیم بەڵام کاتێک خەڵک زانیان کە خەڵکی وهانم کاردانەوەکانیان دوو جۆرە هەنێکیان بەزەیان پێتایەتەوە و نیگەرانم بۆ من و بۆ خێزانەکەم کە لە شاری وهانن وە پرسیار ئەکەن و وە بەخەمەوە هەنێک جار هەست ئەکەی ئەترسن و هەنێک جار لێم دوور ئەکەونەوە ڕەنگە ڕووبەڕی خۆم هیچ ناڵێ وەک شتێکی ڕەگەست پەرستانە بەڵام ئەتوانم هەستی پێ بکەم لە پشتەملەوە شتی خراپ ئەڵێن هەنێک جار ئەڵێن ئەبێ لێی دوورکەوێنەوە لەم جۆرە خەڵکانە ئەمریکەکان لە ناوخۆیانە ئەڵێن ناچین بە بازاڕی سین و تێکەڵایان نابین ئەوە ژیانی ڕۆژانەی منە لە بینی ئەو دوو جۆرە خەڵک تۆ لە تویتەر باس لە ئەزمموی کە سوکارت بە تایبەت داپیرەت و باپیرەت دەکەی کە ئێستا لە شاری وهانن و کەرەنتینە کراون ئەتوانی پێمان بڵێ ژیانیان چۆن بوو کە سەرەتا ڤایرۆسەکەی تێدا بڵاو بۆیەوە ئایا بەردەوام گفتوگۆیان لەگەڵا ئەکەیت؟ Yeah, I keep in touch with my family back in Wuhan a lot through WeChat, where we'll message back and forth or we'll also video chat. بەڵێ من زۆر لەگەڵ کەسوکارەکەمە قسە ئەەکەم لە وهان بە تایبەت ئەم ماوەی بە ڤیدیۆ چات و بەدا و زۆر نزیکم لە کەسوکارەکەم و زۆربەی کەسوکارەکەم لە وهانن بە تایبەت داپیرە و باپیرەم زۆر پەیوەندیم هەیە لەگەڵیان کە لە وهانن زۆربەی کاتی منداڵیم لەگەڵ داپیرە و باپیرەم بوو ئەوان لە سەنتەری شاری وهان ئەژین من بە زۆری نیگەرانی ئەوانم چونکە تەمەنیان سەر و 80 ساڵە لە بەردەم مەترسی زیاترن ئەگەر کۆرۆنا بگرن بە زۆر گرنگە بۆ من کە زۆر ئاگام لەوان بێ لەبەر ئەوەی وهان تەرکیزێکی زۆر لەسەر بوو هەفتەی پێشوو لەگەڵ دایک و باوکم ویسمە بچین بۆ وهان بۆ یادی لە دایکبوونی داپیرەم بەڵام گەشتەکەمان هەڵوەشایەوە چونکە وهان قەدەغەی هاتوچێ تیاکراوە بە ڕووی دنیا داخرە ئەگە سەفەرم کردایە ڕەنگە لێوە قسەم لەگەڵ کردنایە هەستێکی ناخۆشە کاتێک لەگەڵ خێزانەکەم نیم لێیە بەڵام بەردەوام قسە لەگەڵ ئەەکەم و هەر کاتێک دەرفەتم هەبێت بۆ ئەوەی بزانم خواردنیان پێ ئەگات دۆخی تەندروستیان چۆنە ask my grandparents how they're doing, how are they getting food, you know, are they exercising, are they sick? And that's been a good way for us to just keep in touch. Okay, thank you. خەڵکی وهان سەرەتا کاردانەوەیان چۆن بوو کاتێک حکومەت هاتوچۆی قەدەغە کرد و شارەکەی کەرانتینە کرد ئەمە باسی ئەوە بکەی کە چۆن تاکسی وەک ئامبولانس بەکار ئەهات. Yeah, and just is this the one about how my grandparents reacted to the quarantine at the beginning? Yeah. Right. Yeah. So when I first heard about it actually was when we were about to cancel. کاتێک جار شاری وهان کەرەنتینە کرا ئێمە زۆر بەجددی نەمانگرت ئێمە بەنیاز بوون کەشتەکە ئەنجام بدەین وەمان زانی هەر نەخۆشیێکی ئاساییە و هەڵامەتێکی وەرزی بەڵام هەرگیز لەو باوەڕان نەبوون کە بێتە نەخۆشیێکی کوشندەی جیهانی بەڵام داپیرم و ئەوان زیاتر قەلەقی من بووم کە تووشی نەخۆشیەکە نەبوون پیان ئەوەتی هەست ئەکەین شتێکی زۆر مەترسیدارە و نەینە دەرەوە باشترە لەسەر قسەی ئەوان گەشتەکەمان هەڵوەشایەوە بەڵام هێشتا بابەتەکە زۆر جددی نەبوو هەرچەندە من زۆر زانیاری نییە لەسەری
بەڵام ئاگادار بووم حکومەت تەکسی بەکار ئێهێنا بۆ گواستنەوەی هەر کەسێک گومانی نەخۆشەکەی لێ بکرێ چونکە تەکسی هی حکومیە و تەکسی دەوری ئیزعافی بینی. Yeah, and so like ever since then they've been like in huge high alert. Even while I'm here in San Francisco, and while the city is in shelter in place, the United States has not completely locked the country yet, and so they are constantly worried for me and asking how I'm doing. Tell me about you said taxi were used ambulance as ambulance cars to move patients to a hospital. How was that? Mm-hmm. Yeah, so I don't have much experience or knowledge because thankfully my grandparents were healthy and didn't need to use it, but they said that the government officials would call and ask if anyone felt sick, and if anyone did feel sick, immediately send a taxi over there and pick up that person and send them to the hospital. داپیرە و باپیرەت پێیان وتی کە سەرەتا چۆن مامەڵەیان لەگەڵ قەدەغەی هاتوچۆ کرد، چۆن ژیانیان گونجان لەگەڵی و چەند درێژەیان کێشا؟ So in the beginning when they told me about the lockdown, I think it was around mid to late January. سەرەتا کاتێک کە پیان وتم قەدەغەی هاتوچۆ کراوە سەرەتای مانگی 1 بووە تا 2 بۆ 3 مانگ قەدەغەی هاتوچۆ کراوە. هەندێک هەواڵ هەیە مانگی 4 دۆخەکە لەوانەیە ئاسایی بێتەوە. ئەوانەی چۆن خواردن و پێداویستی هەم بۆ دەهات ئەو کاتەی کە لە ماڵ ناهاتنە دەرەوە، ینی باپیرەت و داپیرەت و خێزانەکەت کە لە وهانن چۆن خواردنیان بۆ ئەهات؟ Yeah, in the very beginning, during lockdown, my uncle, since they hadn't locked down. کاتە قەدەغەی هاتوچۆ دەستی پێکرد هەنگاو بوو. سەرەتا ئەیانتوانی بچنە هەنێک شوێن بۆ کڕین و ئەیانتوانی بچنە نەخۆشخانە و بچنە دەرەوە، دوایی بە تەواوی هەموو شوێنەکان داخرا. حکومەت خۆی بۆ هەر گەڕێکێک کەسێکی دابین کردووە، کارمەندێکی حکومی بووە. ئەو کەسە ئیشی ئەوە بووە کە خواردن و سەرجەم پێداویستیەکان بگەێنێتە ماڵەکان لەسەر ئەرکی حکومەت. فۆرمی ئۆنلاین دروست کرا کە هاوڵاتیان پڕی ئەکەنەوە تیا ئەنووسن و چەند خواردن و پێداویستیان پێویست بێت. و مارکێتەکان پاکێجی ئامادەکرایان بۆ خەڵکێ کەشتە سەرەکیەکانی تیە، ئەو پاکێجە میوە و خۆراک و پێداویستی تیە بۆ هەفتەیەک بۆ خێزانێک. و ئەو کەسی حکومەت دیاری کردەوە پێداویستیەکان ئەگەێنێتە ماڵەکان. بەڵام داپیرە و باپیرەی من نەیانتوانی ئەو فۆرمی ئۆنلاینە پڕکەنەوە، بۆیە کارمەندەکەی حکومەت بە تەلەفۆن زانیاریەکانی لێوەرەگرتن. ئایا حکومەت یارمەتی دارایی خەڵکی شارەکەی یا کاتێک قەدەغە و شت هاتوچۆ بوو، یعنی لە شارەکە کە قەدەغە هاتوچۆ بوو حکومەت هاوکاری دارایی خەڵکی کرد؟ So because in about 3 months people are no longer able to work, I've heard from some relatives that they're getting their salaries paid for by لەبەر ئەوەی خەڵک ئیش ناکات، حکومەت فەرمانی کردو بە سەرجەم کۆمپانیا و خاوەنکارگەکان کە دەبێت بێدواکەوتن موچەی کارمەندەکان بدەن، ئیش بکەن یاخود نیکن. بەڵام هەندێک لە شوێنە بچووکەکان کە هەندێک لە کەسوکارەکەی من لەوێ ئیش ئەکەن، پیان وتون کە گەڕانەوە بۆ کار ئەبێ ئەو پارانیان بینەوە یان ئەبێ زیاتر کاریان بۆ بکەین هەتا قەرەبووی ئەو ماوەیە بکاتەوە. I believe that she will have to work extra hours or somehow, delay pay for a while until she makes up that pay that she made up during the lockdown. تۆ ئەزانی وهان شارێکی گەورەیە، ئێستا نەخۆشیەکە لەو شارە کۆنتڕۆڵ کراوە. ئایا قەدەغەی هاتوچۆ هۆکاری سەرەکی بوو یان شتی تر هەبوو؟ Yeah, Wuhan, it's a huge city. It's bigger. It's not as like وهان شارێکی زۆر گەورەیە وەک نیویۆرک و تۆکیۆ. پێم وایە قەدەغەی هاتوچۆ یەکەم هۆکاری کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە بوو، چونکە بۆ وایە کە ڤایرۆسەکە زیاتر بڵاو نەبێتەوە. وە شارێکی زۆر زیندوو بوو، خەڵک لە هەموو شوێنێک و لە تەواوی دنیاوە سەردانی وهانیە کرد. حکومەت هێزی ئەمنی و پۆلیسی لە شەقامەکان بڵاو کردەوە تا جوڵە نەهێڵن، چونکە کێشەکە ئاوا بوو ئەگەر یەک لە ئەندامانی خێزانەکە بیگرتە هەموو ئەندامانی تریش لە مەترسیدا بوون. بۆیە چارەسەر ئەوە بوو کە نێنە دەرەوە لە ماڵەکانیان
و ئێستا ئەبینین لە هەندێک وڵاتی وەک هندستان و وەلای ئێوەش کە قەدەغی هاتوچۆ ئەکەن کە زۆر گرنگە بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە. ئێستا ژیان لە شاری وهان چۆنە؟ ئایا خەڵکەکە ئەتوانن بێنە دەرەوە؟ So right now the city is slowly opening up. From what I've heard with my grandparents, they live right in the ئەوەی لە داپیر و باپیرم جۆم لێ بوو هێشتا قەدەغی هاتوچۆ هەیە، بەڵام هێواش جوڵەی تێکەوتووە. بۆ نمونە خەڵک ئەتوان لە گەڕەکانی خوان بێنە دەرەوە کە هەمووی بینایی بەرز بەرزن لە تەنیش یەک ئەژین، بەڵام نابێت تێکەڵی گەڕێکی تر ببن. بەڵام داپیر و باپیرەی من کە تەمەنیان زۆرە هێشتا و ئەوان مەترسیدارە نایەنە دەرەوە، هەرچەندە ئەم ماوە هیچ کەیسێکی تر لە وهان تۆمار نەکرا. ئایا ژیانی گوند و شارۆچکەکان ئەوانەی دەرەوەی وهانیش هەردا بڕاوە؟ Yeah, the rural areas were also quarantined with Wuhan for the entire time. My dad's side of the family. بەڵێ ناوچەک و نشینەکان هەمووی کارانتین کراون، بەڵام لەبەر ئەوەی لە لادیەکان کەیسی کەمتر تیابوو لەوێ جوڵە زیاترە. بۆ نمونە پورزایەکەم کە لە لادێ ئەژی توانی ئەم ماوەی بە قیتار بڕا بۆ شنگەهای، بۆی ئێستا خەڵک ئەتوانێت لادیەکانەوە بچنە شوێنی کارەکانیانەوە لە دەرەوەی شار. حکومەت زۆر جددی بوو بەردەوام پشکنین ئەکەن. ئامۆژگاری تۆ چییە بۆ خەڵکی ئەو وڵاتانەی تر بۆ ڕێگریکردن لە کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە لە کۆرۆنا؟ ئایا دوورکەوتنەوە لە پەیوەندی کۆمەڵایەتەکان چەکێکی کاریگەرە؟ Yeah, I definitely recommend social distancing as much as possible. If بەڵێ زۆر گرنگە لە ڕووی کۆمەڵایەتیدا ببڕین لێ. ئەو هۆکارێکی سەرەکی بوو کە وهان توانی سەرکێ بە خێرایی. بۆ نمونە وهان زۆر بە خێرایی قەدەغی هاتوچۆی ڕاگرت، ئەوەش دەوری هەبوو کە حکومەت هاوکاری خەڵکی ئەکرد لە کاتی قەدەغی هاتوچۆ بۆ ئەوەی دڵنیابێت هەموو شتێکیان هەیە کاتێک لە ماڵەکانیان ئەمننەوە. Thank you, Laura. Thank you for your time, and I hope you'll find and your parents and your family in Wuhan. Yeah. Thank you so much.